دیارە ئەوڕۆکە ئامادە باشین کردێ لەگەڵ ئەو برادەرانە ئاچینە جێژان بە حکمەوەی باڵەکایەتی بەروبوومێکی خۆرشی خۆماڵی زۆری هەیە یەک لەو بەروبوومانەش جێژە ئێستا لە ئامادە باشیدانی و بەڕێەکەوین لە بۆ ئەو ناوچە شاخاویانە کە فراپڕن لە جێوژ زۆرە زۆرە هذه ياسمين او شاي بابا ولا داشنا ها ئێستا ئەوەی دەیبینن داری جێوژە ئێستا سەرقاڵی ڕنینەوەی بەری ئەو جێوژەن دیارە ئێستا وەرزی پاییز وەرزی ڕنینەوەی جێوژە لە باڵەکایەتی لە تەواوی ناوچەکانی کوردستان ئەو شوێنانێک کە جێوژی لێیە دیارە جێوژی زەردمان هەیە لەگەڵ جێوژی سووریشمان هەیە ئەوەی کە دەیبینین ئەو جێوژە زەردەیە کە زیاتر ڕەغبەتی هاوڵاتیان زیاتر لەسەر ئەو جۆرەیە بە حکمەوەی تامەکەی خۆشترە و کڕیاریش ئەگەر ئەوانەی کە بە مەبەستی کڕین جێوژ ئەکەن زیاتر بەری ئەو جێوژە یاخود لەو جۆرە جێوژە زیاتر پارە ئەکات لە ڕووی مادی باڵەکایەتی جگەلەوەی کە سروشتێکی یەکجار جوان و دڕفێنی هەیە و چەندان بەروبوومی خۆڕستیشەیەک لەوانە گێوژە کە گێوژیش لە باڵەکایەتیدا دوو جۆری زۆر تایبەتمەندی هەن کە لە جیهاندا بوونیان نییە خۆی لە جیهاندا 16 جۆر جێوژ هەن و ئەو دوو جۆرە تایبەتمەندەی کە لە ڕێگای توێژینەوەیەکەوە سەرمێنراوە کەم دوو جۆرە لە سەکرانە پێی ئەم جۆرە جێوژەش ناوی لێنراوە جێوژی سەکران کوردستان کە جێوژێکی زۆر تایبەتمەندە وەروە پێکاتی زۆر تایبەتمەندی تێدا وەروە لێکۆڵینەوەیش و توێژینەوەیکی تریش لە زانکۆی سۆران ئەنجام درراوە کە ئەم توێژینەوەیش بە لە ڕێگەی تاقیکردنەوەی ئیتالیەکان لە ڕێگەی تاقیگەی ئیتالیەکانەوە سەلمێنراوە کە لەسەر جورج ئەوەیان کردووە بڵێن تاقیکردنەوەکان ئەنجام داوە گەیشتونە بەو دەرەنجامەی کە مادەیەک لە بڵێن لە هەبوون مادەیەک هەیە لە نێو گێوژدا کە ئەو مادەی پێی دەڵێن ئیسکافی کە ئەو مادە ئیسکافیکە کاریگەری و چالاککردنی کەناڵی پۆتاسیۆمی لەسرە کە ئەم کەناڵی پۆتاسیۆمەش هەڵدەستێت بە خاوکردنەوەی لوسە ماسوولکە هەروەها لە هەمان کاتدا کارێک تریش دەکاتە ئەو ئیسکافیکە کە کار لەسەر کەناڵی بڵێن خاوکردنەوەی کەناڵی کالیسیۆمەکات ئەویش لە هەمان کاتدا ئیش لەسەر گرژبوونی واتە ئیش لەسەر خاوبوونەوەی وارووا گرژی لوسە ماسوولکە دەکات لە هەمان کاتدا ئەمانە ئەم دوو کەناڵانە بەو شێوە کە کار بە خواردنی کەسێک جێوژە خواتە و کاریگەری لەسەر لەشی دروست دەبێ ئەمە شوا دەکات کە کاریگەری لەسەر کە ئەمە شوا دەکات کە کاریگەری لەسەر بڵین ڕێڕەوی دڵ واتە ڕێڕەوی خوێن وارووا دڵ و لە هەمان کاتدا کار لەسەر پستانی خوێن دەکات و پستانی خوێن نزم دەکاتەوە. پێداویستەکانی ڕاوەشاندنی جێوش چەند پێداویستێکی پێویستە یەکەمیانەوەیە کە بەرماڵێک یا سەرچەفێکمان پێبێ بۆی بتوانین جێوژەکان لە ئاسنای ڕاوەشاندنی یەکێک لە پێداویستەکانی دی ئەوەیە کە ئێستا و برادرانە کە سەرقاڵی لێکردنەوە و یاخود ڕاوەشاندنی جێوژن و تاوەکو بەژنی ئەو کەسانەی کە لێ ئەکەنەوە بەدەست ئەگەنێ دەتوانن بەدەست ڕای وەشێن و لی بکەنەوە
و هەشیانە بەدارێکی درێژ کە پێویستە ئەو لکانەی کە سەرەوەن و بەدارەکە لی بدرێ بۆ ئەوەی ڕای بوەشینە ناو بەرماڵەکە و بکەویتە ژێرەوە. طبعا جێوەشێکێکە لەو بەربوومە سروشتانەی کەوا منتیقی باڵەکایەتی بە ڕێژەیەکی زۆر داری جێوژیلەیە. داری جێوەش عادەتەن وایە لە بەهاراندا پشکویت و لە پاییزاندا ینی بەربوومەکەی دەگات و لێ ئەکرێتەوە. خەڵک بە شێوەی جیاواز هیانە بە مەبەستی پڕکردنەوەی لایانی ئابووری ینی دەکرێت خەڵک لە بۆ لێکردنەوەی ئەو جێوژانە ینی لە 2010دا لایانی مادی پێ باش بکات یان وەکو بژێوی ژیانی خۆی یاخوتەر وەکو خواردنیش. دیارە جێوژی چەند زۆرێکی هەیە لەو جۆرانەی کە هەن دیارە هەیتمان مزرمان هەیە جێوژی مزر هەیتمان جێوژی سۆرمان هەیە. خوای گەورە دەوڵەمەند ینی کوردستانی دەوڵەمەند کردو بە زۆرەها بەرەبووم. جێوژی شێشێکە لەو بەرهەمانەی کەوا لە وەرزی پاییزدا لێ ئەکرێتەوە. وارووا شتێکی تریش کە زۆر گرنگە پەلکەکەیەتی لە ڕێگای ئەو لێکۆڵینەوانەی کە خەڵک ئەنجامی داوە بڵین لە دەڤەری باڵەکاتی لە ڕووی تەندروستی بەکاریان هێناویش ئەوەیە کە ئەو پەلکە دێنن ئەیکورێنن و دەرخۆردی ئەو کەسێدن کە ئازاری کلیا یاخود ئینتیهاباتی کلیا وارووا ڕێڕەوی کلێ بە شێوەیەکی گشتی لە میزڵدان بە وارووا تێوانەوەی بەرد ئەمانە هەموو کاریگەری ئەمەن وارووا چەندان سوودی دیکەشی هەن و ئەم جۆرە تایبەتمەندانە لە ڕێگای ڕەنگەوە جیاوازیەکانیان دەرنەخراوە لە جیهاندا بەڵکو لە ڕێگای پێکهاتەکانی نێو گێوژدا کە 16 جۆر لە جیهاندا تا ئێستا دۆزراوەتەوە ئەمانە سوودیان بۆ پێست هەیە وارووا سوودی بۆ قۆڵۆن هەیە سوودی تەندروستی بۆ چاو هەیە و پێکاتە گشتەکەی لە وەرزی زستاندا تەڕ و تازیەکەی دەرەکەوێت و هەروە سوودی تەندروستی زیاترە بێت چەندێک جوانتر پێ بگات سوودی تەندروستیەکەی باشترە بێت و لە سروشدا خۆڕسکە بەبێەوەی هیچ کەسێک بیڕوێنێت واروە لە بە شێوەی تام و لەزەتێکی خۆش شەدا بە مرۆڤ جگەلەوەی سوودە تەندروستەکە یەکجار زۆرە. دوای ئەوەی کە جێوژەکانمان داکوتین دامان وەشاندن ئێستا سەرقاڵی پاکردنەوەینە ئەو جێوژانەی کە کەمێک بە پەلکەکانیان وەدەمێنێ ئەوانە پاکراونەتەوە لە ناو تورەکەکەدان ئەوەی ماوە هەندێکی بە پەلکەوە ماوە لی دەکەینەوە و دەیخینە ناو تورەکەی کە ئێستا سەرقاڵی پاکردنەوەینە دوایی ئەوە کە پاکمان کردەوە لەناو ئەو تورەکەی دەکەین و دەگەڕینەوە ماڵەوە.